هێز لە یەکێتیدایە نیشتیمان قارەمان و پاڵەوانانی خۆی لەبیر ناکە. ئەم دوو گەنجە ئازیزە کاک نێچیر و کاک بێستون دوو یاریزانی پاڵەوانانن کە لە شاری هەڵمەت و قوربانی و سەربەرزی سلێمانیەوە ڕێگەی دوور و درێژیان بڕی بۆ ئەو وڵاتی کە پێیان وت کەنعان و ئێستا لوبنانە مەدالیای شەرەف و قارەمانێتی و سەربەرزی و هێزیان بۆ نیشتیمان گەڕانەوە. ئێمەش وەکو کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت و دامەزراوەی کەریمی عەلەکان بە خۆشحاڵیەوە شاگەشکە ئەبین کە پیرۆزباییان لێ بکەین، هیوای بەردەوامیان بۆ خوازین، هیوادارم ئەمانەش وەکو پاڵەوانانی نیشتیمان بناسێن و وەکو پاڵەوانانی نیشتیمانەکەشم بە ئەمەک و بە سۆز بن و هەردەم ئەو ڕێبازە و ئەو ڕێگەی کە گرتویانە کۆڵمەدەر بن، نەترس بن، قارەمانانە ڕێگەی درێژ ببڕن بە هەنگاوێک ئەگەر دەستیش پێ بکە، بەڵام ڕێگەی سەرکەوتنتان هەر لە بەردەما بێ و هیوای سەرکەوتن و سەربەرزی و سەرفرازی و خۆشگوزەرانیتان بۆ خوازین، بۆ خۆتان، بۆ ماڵتان، بۆ مناڵتان، بۆ دایکتان، بۆ کەس و کار و هاوڕێ و شار و نەتەوەکەن. یا ڕەبی بەخێر بێنەوە، سەربەرزتان کردین، شیری دایکتان پێ حەڵال. زۆر سپاسی کاکتۆرەکەی بەڕاستی لەو کاتێک کە ئێمە لە غیابی لانی وەرزشەکان، لە غیابی حکومەت و لانە حیزبەکان هەڵبژێکی زۆر بەهێز بوون و بەڕاستی تاکو کەسانی وەک بەڕێزیان مەبێت ئێمە بەردەوامی لە پاڵتی و پێگومان پاڵەوانی زۆر ئازبەرزی تریش هەیە کە چاوەڕوانی پاڵپشتێکی وەکو بەڕێزیان کە پاڵپشتێمەیان کردو چاوەڕوان و بەڵام ئەو پاڵپشتێ نیە، بێگومان کەسی زۆر بەتوانامان هەیە بەداخەوە لە غیابی لانە وەرزشەکان لە ماڵەوە دانیشتون یاخود لە وەڵەکانە تەنیا خەریکی ڕایەنان. ئێمە دووبارە سپاسی کاکتۆرەکەی ڕاتنە خزمەتی تا حەزماکە لە نزیکەوە سپاسی بکەین و سپاسی پاڵپشتەکانەکەی بەڕاستی پاڵپشتێکی بەهێز بوو بۆ ئومێدیەوەی کە ئەمەش بتوانین بێتمان لە ئاستی چاوەڕوانەکانی ئێوە ئەنجامان نابێتەوە. سپاس دەکەم، سپاسی بۆ دیارێ بە نرخەتان هەر بژین هەر بمێنن.